دابوو دەستگای سەرکوتوو کۆمەڵگەیەکی کە تەسلیم نابێت. نوێترین هەواڵەکانی پەیوەندیدار بە دانوستانەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا باز لە دەرکەوتنی ئاسۆیەک دەکەن بۆ گەیشتن بە ڕێککەوتن. ئەوەی کە ئایا ئەم ڕێککەوتنە لە کۆتاییدا واژۆ دەکرێت یان نا هێشتا ڕوون نییە و دەبێت چاوەڕوان بین، بەڵام جیا لە چارەنووسی ئەم دانوستانانە ڕاستیەک لە ئێستاوە ڕوون و حاشاڵ نەگرە. ئەویش ئەوەیەکە ڕێککەوتنەکان نەسروشتی ئەم ڕژیمە دەگۆڕێ و نەگۆڕانکاریەک لە ژیانی خەڵکدا دروست دەکات، مەگەرەوەی کە لە خوارەوە و لە ناو قوڵایی کۆمەڵگەوە هێزێکی کۆمەڵایەتی سەر هەڵبدات بۆ گۆڕینی ئەم هاوسەنجیە. واقعیەتەوەیە کە شەڕی چل ڕۆژە نەک هەر نەبووە هۆی لاوازبوونی دەستگای سەرکوت، بەڵکو بە پێچەوانەوە بوو بە هۆکارێک بۆ چڕکردنەوەی هەرچی زیاتری دەسەڵات لە دەستی دامەزراوە ئەمنی و سەربازیەکاندا. نیشانەکانی ئەم ڕاستیە ئەمڕۆ لە هەموو شوێنێک بەرچاو دەکەوێت. پەرستاندنی دەست بەسەرکردنەکان، بەرزبوونەوەی ژماری لەسێداردانەکان، زاڵبوونی کەشوهەوای پۆلیسی و ئامادەیی بەرچاوتری دەستگا ئەمنیەکان لە هەموو کایەکانی ژیانی کۆمەڵایەتیدا لە زمرەی نیشانەکانی ئەم دۆخەن. تەنانەت ئەگەر ڕێککەوتنێکی لە نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکادا بێتە ئاراوە، ئەم ڕەوتە نەک هەر ناوەستێت، بەڵکو بە ئەگەرێکی زۆر بە متمانە بەخۆبوونێکی زیاترەوە بەردەوام دەبێت. بەڵام بۆچی؟ چونکە بۆ ئەم حکوومەتە سەرکوت پێویستیەکە بۆمانەوە. کۆماری ئیسلامی نە بە ڕەزامەندی خەڵک، نە بە کارامەیی ئابووری و نە بە مەشروعیەتی سیاسی حکومڕانی دەکات، بەڵکو کۆڵەکەی سەرێکی مانەوەی بریتیە لە زاڵکردن و پەرەپێدانی ترس و تۆقاندن و سەپاندنی بێدەنجی. ڕژیمێکی کە لە بواری ئابووریشدا شکستی خواردووە، لە سیاسەتدا گۆشەگیر بووە و لە کۆمەڵگەدا لەگەڵ قەیرانی قوڵی مەشروعیەت بەرەوڕووە، ناچارە بۆ درێژەدان بە ژیان و مانەوەی خۆی پەنا بباتە بەر سەرپتی هەرچی زیاتر. بەڵام ئەمە هەموو چیرۆکەکە نییە. ڕاستیەکی دیکە ئەوەیەکە ترس ئەگەرچی دەتوانێت کۆمەڵگە بۆ ماوەیەکی کاتی ناچار بە پاشەکشە بکات، بەڵام ناتوانێت بۆ هەمیشە کپ و بێدەنجی بکات. ویست و داواکاریە کەڵەکەبووەکانی خەڵک بەرهەمی ساڵێک یان 2 ساڵ نین، بەڵکو بەرهەمی دەیان ساڵ هەژاری، سوکایەتی، بێمافی، گەندەڵی، هەڵاواردن، دژایەتی ژنان، سەرپتی سیاسی و تاڵانکردنی سیستماتیکی ژیانی زۆرینەی کۆمەڵگەیە. ئەم داواکاریانە بە دەستبەسەرکردن و لە سێدارەدان کۆتاییان نایەت. بە پێچەوانەوە لە زۆر حاڵەتدا سەرکوت دەبێتە هۆکارێک بۆ پەرسەندنی هەرچی زیاتری نەفرەت و بێزاری کۆمەڵایەتی، ڕادیکاڵتربوونی ویست و داواکاریەکان و بەرفراوانتربوونی بازنەی ناڕزایەتیەکان. کۆماری ئیسلامی هەوڵ دەدات بە ترس حکومڕانی بکات. زیندان، ئەشکەنجە، لە سێدارەدان، کەشوهەوای پۆلیسی و هەڕەشەی بەردەوام لە زمرەی ئامرازە سەرکیەکانی ئەم حکوومەتەن بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگە. بەڵام کۆمەڵگەش لەم ساڵانەدا دەستەوەستان دانەنیشتووە. لە ناو جەرگەی ئەم گوشار و سەرپتەوە ڕەوتی فێربوون، کەڵەکەبوونی ئەزمون و سەر لە نوێداڕشتنەوەی شێوازەکانی خەبات لە خوارەوە لە حاڵی شکڵگرتندایە. ئەزمموی ناڕزایەتیە کرێکاریەکان، خەباتی ژنان، خۆراگری گەنجان، بزوتنەوەی خانەنشینان، معەلیمان و پەرستاران و هەروەها ئاخێزە سەرتاسەریەکان سەرجەم سەلمێنەری ئەو ڕاستیەن کە کۆمەڵگەی ئێران بە ئاسانی تەسلیمی ئەم نەزم و دیسپلینە سەپێنراوە نابێت. هەر شەپۆلیشی سەرکوت ئەگەرچی تێچووی قورسی بەسەر خەڵکدا سەپاندووە، بەڵام هاوکات بووەتە هۆی بەدەستهێنانی ئەزمموی زیاتر. کۆمەڵگە فێر بووە کە چۆن لە ناو دڵی شکستە کاتیەکانەوە دەرفەتی نوێ بخڵخێنێت، چۆن شێوازی نوێی دەربڕینی ناسنامەی بە کۆمەڵ تاقیب کاتەوە و چۆن لە نێوان پێویستی خەبات و پێویستی پاراستنی هێزەکاندا هاوسەنجی ڕابگرێت. ئەمە ڕێک ئەو شتەیەکە ڕژیم لێ دەترسێت. کۆمەڵگەیەکی کە تەنیا تووڕە و بێزار نییە، بەڵکو لە حاڵی فێربوون و خۆڕێخستنیشدایە. کرێکاران، زەحمەتکێشان، ژنان، گەنجان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی ستەم لێکراوی ئێران بە ئەزمون بۆیان دەرکەوتووە کە ئەم ڕژیمە نەتوانای چارەسەرکردنی قەیرانەکانی کۆمەڵگەی هەیە و نە ئیرادەیەکی تێدایە بۆ وەڵامدانەوە بە ویست و داواکاریەکانی خەڵک. پێکاتەی کۆماری ئیسلامی لەسەر بنەمای سەرکوت، گەندەڵی، ڕاند، دزی ڕێکخرا و نیزامیگەری و تاڵانکردنی سەرچاوە گشتیەکان بنیانراوە. سەرڕای هەموو ئەمانەش
ئەمە بەواتای وەلانانی خەبات لە پێناو ویست و داواکاریە دەست بەجێ و هەنووکەیەکان نییە. بە پێچەوانەوە ڕێک لەم مەیدانەدایەکە کۆمەڵگە خۆی سەر لە نوێ بنیاد دەنێتەوە. خەبات لە پێناو حەقدەست، ئەمنیەتی پیشەیی، مافی ڕێکخراو بوون، نەهێشتنی هەڵاواردن، مافی خوێندن، مافی ژیان، ئازادی زیندانیانی سیاسی، بەرەنگاربوونەوە لەگەڵ لە سێدارەدان و هیتر بەشێکی دانەبراون لە ڕێڕەوێکی گەورەتر کە بریتیە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تەواوەتی ئەم سیستمە. کۆمەڵگە لە ڕەوتی ئەم خەباتە بەردەوامەیاندایە کە فێر دەبێت چۆن پێشڕەوی بکات، چۆن پاشەکشەی تاکتیکی بکات، چۆن تێچووەکان کەم بکاتەوە و چۆن شێوازی کاریگەرتر و کەم تێچووتر لە خۆڕاگری و گوشاری کۆمەڵایەتی بدۆزێتەوە. ئەم فێربوونە بە کۆمەڵە لە سەرخۆ و پڕتێچووە، بەڵام یەکێک دەبێت لە دیاریکەرترین هۆکارەکان لە داهاتووی گۆڕانکاریەکانی ئێراندا. ئەمڕۆ کۆماری ئیسلامی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانگەلێکی گەورەی ناوخۆیی ئامادە دەکات. ئەم قەیرانە لە دەرەوە بەسەریدا نەسەپێنراوە، بەڵکو لە ناو ناخی کۆمەڵگەوە، لە ناودڵی ناڕزایەتیە ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیەکانەوە، لە ناودڵی درز و کەلێنی نێوان خەڵک و دەسەڵات و هەروەها لە ناودڵی بنبەستی مێژووی ئەم ڕژیمەوە سەر هەڵدەدات. هەڵاوسان، بێکاری، دارمانی ئاستی بژێوی، لە ناوچوونی خزمەتگوزاریە گشتیەکان، هەڵاواردنی دامەزراوەیی، بێ ئاسۆیی، نەوەی گەنج و بنبەستی سیاسی بە تەواومانە هەموویان دەستە چیلەی ئاگری ئەم قەیرانانە. لە بەرامبەر ئەم دۆخەدا وەڵامی ڕەژیم تەنیا سەرکوتی زیاترە، بەڵام لە لایەکی دیکەوە کۆمەڵگەیەک وەستاوەکە نەک هەر ئەزمموی بەدەستهێناوە، بەڵکو لە حاڵی دۆزینەوەی ڕێگای نوێدایە بۆ بەردەوامبوونی خەبات. ئەم بەرەو ڕووبوونەوەیە ململانەی نێوان حکوومەتێکی لاواز و کۆمەڵگەیەکی زیندووە. لە بەرامبەر دۆخێکی لەو شێوەیەدا بەرپرسیارەتی سەرجەم هەڵسوراوانی سۆسیالیست و هەموو ئەو مرۆڤانەی کە خەمخۆر و نیگەرانی چارەنووسی ئەم کۆمەڵگەیەن ڕوون و ئاشکرایە. دەبێت وێنەیەکی ڕوونتر لە ڕەوتە ڕاستەقینەکان بخرێتە ڕوو. دەبێت ئەزمموی خەباتەکانی ڕابردوو کۆبەندی بکرێت و بگوازرێتەوە بۆ ئەوەی کۆمەڵگە هەموو جارێک ناچار نەبێت بە تێچوویەکی نوێ وانەکانی ڕابردوو سەر لە نوێ فێر بێتەوە. دەبێت بیر لە شێوازی داهێنەرانە گونجاو و ڕیشەداری خۆڕێخستن و هاوپشتی بکرێتەوە، بەو شێوازانەی کە هەم لە ژیانی ڕاستەقینەی خەڵکدا ڕیشەیان هەبێت و هەم لە بەرامبەر گورزە ئەمنیەتیەکاندا خۆراگرتر بن. هەروەها پێویستە تا ئەو جگایی کە ئیمکانی هەیە بە دەستپێشخەری کۆمەڵایەتی، هاوپشتی و یەکگرتووی لە خوارەوە و ماندووکردنی دام و دەستگای سەرکوت، تێچووی گۆڕانکاری بۆ کۆمەلگا کەمتر و تێچووی سەرکوت بۆ حکوومەت بەرزتر بکرێتەوە. ئەوەی هیچ گومانی تێدا نییە ئەوەیە کە سیاسەتی ترس و تۆقاندن و کوشتار ئەگەرچی لەوانەیە بۆ ماوەیەکی کات بەدەست بهێنێت، بەڵام ناتوانێت چارەنووسی حتمی و مسۆگەری کۆماری ئیسلامی بگۆڕێت. ئەم ڕژیمە لەوانەیە بە دەسەداردان و زیندان بۆ ماوەیەک تەمەنی خۆی درێژ بکاتەوە، بەڵام ناتوانێت بەسەر ئەو کێشە و دژوازیە قوڵانەدا زاڵ بێت کە خۆی خوڵقاندوونی.